کورد چی بکە بە ئامانجەکانی بکات بە شناختێکی دروست لە ساختاری سیاسی جیهان و استراتیژیکی دروست و هاوبەش ئەتوانین هەنگاو هەڵێنین و پلە پلە بە ئامانجەکانمان بگەین بە سیاسەتی ئەحساسی و عەوامانە نەک بە هیچ کوێ ناگەین تەنها ئێنەرژیەکەمان بە فیڕۆچێت و خەڵکیش دڵسار دەبنەوە بەداخەوە سیاسەتی عەوامانە یا هەندێک شتێ غێرە زانستی و لاوەکی زاڵ بووە بەسەر جەوی سیاسی کوردستانە و تەنانەت ڕاگەیاندنەکانیشەوە هەر لەناو خەڵکە باسیەکەنەوە و تاسیری کردووەتە سەر کۆمەڵگای کوردستان و حتا کەسایەتیە سیاسیەکانیش ڕۆژنامە نووسەکانی تەحلیلگەرە سیاسیەکانمان و خەڵک دڵسار دەبنەوە یەکی لەو شتانە ئەوەیە کە کورد هیچ دۆستێکی نییە و لە جیهانە تەنهایە لە حاڵێکا شتێکی وا وجودی نیە لە ساختاری سیاسی جیهانە شتێ بە ناوی دۆست و دوژمن وجودی نیە ئەگەر سەیری ڕووداوەکانی دوای شەڕی جیهانی دوم هەتا هیستە بکەین دەبینین هەموو وڵاتان بە تایبەت زلهێزەکان و تەنانەت وڵاتانی ئوروپایی و ئەمریکایش مەسئلەی بەرژەوەندی ئابووری و مەسایلی ئاسایشی وڵاتەکان و پێش هەموو شت خستووە و پێش دیموکراسی مافی مرۆڤ هەموو ئەمانە بۆیە ئەم شتێک کە دیپلۆماتەکانیش مەساڵەن بەکاری دەبن دەڵێن فلان لەگەڵ فلان وڵات دۆستینیانە ئەمانە هەمووی تەعارەفاتە لە کردەوە بەحسی بەرژەوەندیە بۆیە پێویستە کورد بە شناختێکی زانستی لە جیهان بگەڕێ خاڵی هاوبەش لەگەڵ زلهێزەکان بدۆزێتەوە جاو کاتە استراتیژی بێت و هەنگاوی بۆڵێ هەڵگ بگرێت تا بە ئامانجەکانی بکات منزورمان لە هێز چییە؟ لەم ویدۆ 10 دقیقەیە ئێستا یەکەن کولیاتێک باسکەین و لە ویدۆهای داهاتویش ئامانەشی کەینەوە بۆ ویدۆکە کوردە لە ئینستاگرام لە ویدۆی گەورەتە ناتوانین دانێن لە ویدۆی داهاتوە شێکەینەوە لەسەر کولیەتی ساختاری سیاسی جیهان ئەوڵ هێزیانی چی؟ معموڵەن کە باس لە هێزەکرێ لەناو عوامی خەڵکە هێزی سەربازی دێتە بەرچاومان لە حاڵێکا وانە هێزی وڵاتان پەیوەندی بە چەندین فاکتۆر هەیە مەسایلی ئابووری مەسایلی جۆغرافیا جەمعیەت ڕاگەیاندن تەکنۆلۆژی و هێزی سەربازی و فاکتۆری زۆرتر ئێمە لێرە ئاماژەیەکی کولیان پێکەین و لە داهاتوە شیانەکەینەوە مەسەلەی ئابووری مەسەلێکی زۆر گرینگە لە حاڵی حازردا تبقی ئاخرین ئاماری بانکی جهانی لە ساڵی 2018 کولی ئابووری جیهان GDP 85,000 میلیارد دلار بووە یعنی کۆی ئەرزشی هەموو شتانە کە دروست کراوە کە 20,000 میلیارد دلار هی ئەمریکایە هەمووی اتحادی ئەوروپا 13,000 میلیارد دلار چین 13,000 میلیارد دلار و مەساڵەن ژاپۆن حدودی 4,900 میلیارد دلار و وڵاتێکی وەکو تورکیا 800 میلیارد دلار یعنی بە 1 لە 100 ناگا عەرەبستانی شەروە بە 1 لە 100 ئابووری جیهان ناگایش حدودی 800 میلیارد دلار و ایران 450 میلیارد دلار هێزی ئابووری چه گرنگێکی لەسەر مەسایلی سیاسیە مثاڵەکەین و ئەمریکا کاتێک دەڵێتە کە یا بازاڕی ئەمریکا یا ئێران ئەبینین هەموو کۆمپانیەکان وڵاتەکان پشتەکەن لە ئێران و ڕۆکەن لە ئەمریکا هۆکاری ئەوەیە کە ئابووری ئێران و کوبا و ڤێنزوئێلا و سووریا و ئەفغانستان و لوبنان و یەمەن و هەمووی سەریەکخەی بە 1 لە 100 ئابووری جیهان ناکات بۆیە هەموو کۆمپانیەکان ڕوەکەن لە ئەمریکا لێرەش خاڵێکی ئاماژەی پێ بکەمەوەی کە دەڵێم ئابووری اتحادی ئوروپا و وڵاتی چین تقریبان وەکو یەکە و بۆ معنە نییە کە خەڵکی چینیش وەکو خەڵکی ئوروپا ژیانێکی خۆشیانەیە خێر ئەو بەستگی بە چەندین فاکتۆری ترەوە هەیە کە یەکێکی سەرانەیە ینی ئەو دەرامەدە بە نیسبەتی خەڵکەکە مثاڵەکەینینەوە لە ساڵی 2010 ایران 450 میلیارد دلار دەرامەندی بووە وڵاتی نروێژیش 420 میلیارد دلار تقریبا بە قەت یەک بەڵام ئێران 80 میلیۆن و نروێژ 5 میلیۆن و نیو یعنی هەر نروێژیەک بە تۆری متەوەسط 15 بەرابەری ئێرانیەک پوڵیە بۆ خەرجکردن فاکتۆری تر هەیە مەسان لە نروێژ اختلافی تەبەقاتی یا گەندەڵیشتە زۆر لەگەڵ ئێران جیاوازە ئەوەی ئەگەروانی حسابکە هەر نروێژی بەقەت 30 ئێرانی پارەی بۆ خەرجکردن هەیە هەموو فاکتۆرانێشان هەرچەند خەڵکی چینیشی سایش ژیانێکی خۆشیان بخۆیان هەیە مەسلەی سەرانێش ئەلبەتە لەسەر هێز تاسیدانێ چون وڵاتێکە خەڵکەکەی دەوڵەمەند بنێتوانن ماڵیاتی زۆرتر بن دەوڵەتیش و ماڵیاتە سەرفی هێزی سەربازی و تەکنۆلۆژی و زۆر شتی ترکە مەسەلێکی ترکە تەسیرە کاتە سەر هێزی وڵاتان هێزی سەربازیە تاسیری چۆنە عرضم کرد ئابووری ئوروپا 13,000 میلیارد دلارە بەڵام رووسیا بە تەناخۆی 1,700 میلیارد دلار بۆ حاڵەوە کە ئابووری ئوروپا زۆر لە رووسیا بەهێزترە ئەبینین لە هەندێک مەسایلی جیهانیدا رووسیا فشار بۆ هەموو ئوروپا هێنێت
هۆکارەکەیشی چیە هی ئەوەیە کە هێزی سەربازیەکەی زۆر بەهێزترە. ئەویش هەڵەگەڕێتەوە بۆ سلاحی غێرە متعارفی، چون نەزانین هێزی سەربازی دوو بەشە، سلاحی متعارف و غێرە متعارف. متعارف تانک تۆپ موشەکەم ژێ دەریای کەشتی وشتا، غێرە متعارفیش وەکو بۆمبی ناوەکی 90% بۆمبی ناوەکی دنیا لە اختیاری ئەمریکا و رووسیەیە. بەڵام ئەو شتێک کە ئەمریکا و رووسیا کردوە بە هێزێکی غێرە متعارفی زۆر تایبەتیش ژێدەریایی پێشکەوت و موشکی پێشکەوت و فڕۆکەی پێشکەوتووە کە بتوانێت لەو شتانە ئیسفا دەکات. ئەوەی کە رووسیا لە مەسایلی ئەمنیەتیدا کارێکی کردووە کە ئوروپا ئیسێشی وابەستە بە ئەمریکایە. مەسلەیەکی تر لەسەر هێز تاسیدانێ مەسلەی تەکنۆلۆژیای یەکجار گرینگە، مەسلەیەکی گرنگ هەم لەسەر ئابوووریەکە هەم لەسەر هێزی سەربازی تاسیدانێ. مەسلەی تر هەڵەگەڕێتەوە سەر ڕاگەیاندن کە ئەبینین ئەمریکا پێشەوە بڕواتە هەر وڵاتێک لە ڕێ تەلەڤیزیۆنەکانەوە ڕواتەوە ئەو وڵاتانە هەمیشە کاریان وا بۆ لە ڕاگەیانە تاسیرەکەن کە بەداخەوەی من کوردۆشتەمان پێشتە گوێچکەی خۆمان خستووە. تەنانەت هەڵمان نەداوە لەسەر ئەفکاری عمومی خەڵک تاسیردا بنین. دیپلۆماسی عمومی شتێکی زۆر گرینگە، تەنانەت ئەمریکای کە ئەو هەموو هێزەی هەیە پێش هەموو شەڕێ هەوڵەدا خەڵکی جیهان و خەڵکی وڵاتەکەی خۆی بۆ قەنەعاتە بگەینێ کە حەق بە ئەمریکایە. مەسەلەی دیپلۆماسی عمومی یەکجار زۆر گرینگە. ئێمە کورد هیچ کارمان بۆ نەکردووە، دەیان تەلەڤیزیۆنمان هەیە بە زبانی کوردی شەو و ڕۆژ باسی کورد بۆ خۆمانەکەن. دەبا بە من نەزانم تەلەڤیزیۆنە بە زبانی ئینگلیسی دانا بەحسی کورد بۆ جیهان کە تەلەڤیزیۆنە بە زبانی عەرەبی، زبانی فارسی، تەنانەت زبانی تورکی تەسیرکێتە سەر ناوچەکە، تەسیر لەسەر ناوچەکە دانێ. ئێمە لۆ شتانە غافڵین، هەر تەلەڤیزیۆنەکان بەحسی کوردی و شەڕە حیزبی و فڵان حزبوایی وتو من ئەو نەم بەشەوێت و ئەم شتانە قازانجی نییە، یەک تەلەڤیزیۆن بە زمانی ئینگلیسی. خاڵی زۆر هەیە لەسەر هێزەکان. بەڵام یەک مەسەلە گرینگەوەیە کە کورد ئەبێ شناختێکی دروستی سا لەسەر زلهێزەکان بێ بگەڕی خاڵی هاوبەش دۆزێتەوە یا تەنانە زەربە لە بەرژەوەندیان نەدا و هەروها خوێندنەوەی بێ بۆ 10 ساڵی تر، ساڵی 2040 ساڵی 2050 ئەم باڵانسانە ئەگۆڕدرێ. مەساڵەن مثاڵی بێنمەوە لە خزمەتانە تا ساڵی 2030 ئابووری چین و پێش ئەمریکایەکەوێ هۆکارەکەی شوەیە کە ڕشتی چین زۆرە، زۆر بە سورعەتەڕوە بە گشتی وڵاتانی جیهان سێومیش میانگینی ڕشتی ئابووریان لە هی وڵاتانی پێشکەوتوو زیاترەوە بێتەوەی کە ڕۆژ بە ڕۆژان فاصلە کەم بێتەوە. تاسیریشی چیە؟ مەساڵان ئێستا بودجێ نظامی ئەمریکا 700 میلیارد دلارە، چین 220 میلیارد دلار، ئینگلیس 50 میلیارد دلار. وەختی ئابووری چین بەقەت ئەمریکای پێبێ بودجێ زیاتریە بۆ هێزی سەربازی، ئەوەش تاسیرەکاتە سەر هێزەکەی ڕۆژ بە ڕۆژ بە هێزتری هەکاتەوە، بودجێ زیاتر سەرفی تحقیقاتەکە. مؤسسەی گۆڵدمەن ساکس پیشبینی کردووە لە ڕووی ڕشتی ئابووری وڵاتان و ئەو بێسەڵات جەمعیەتی جوانی کە هەیەن و مەنابەی کە هەیەە پیشبینی کردووە تا ساڵی 2050 ئابووری چینە بێ بە 52 میلیارد دلار، ئەمریکا 34 میلیارد دلار، هەموو اتحادیە ئوروپا بێ بە 24 میلیارد دلار، هێند دەبێ بە 22 میلیارد دلار. یعنی سیرکەن ئەو وەختە هێند ئابووریەکەی تقریبان بەقەت ئوروپای پێدێ بۆ یە قبول ناکا کە وڵاتێکی وەکو فەڕەنسا یا ئینگلیس لە شۆرای ئەمنیەت دانیشن بۆ هێند بڕیار بدەن. تا ساڵی 2050 ئەوە باڵانسی هێز تەغییرەکە یا بێ ساختاری سازمانی بێنملەل و شۆرای ئەمنیەت بگۆڕدرێت، ساختاری سیاسی جیهان بگۆڕێت یا شەڕێکی جیهانی ڕووەدا، چون ئێستا ئازانین کە سازمانی بێنملەل نەتۆ یەکگرتووەکان تاسیرێکی زۆری نیاستەکەی شۆرای ئەمنیەتە کە 15 عزوی هەیە، 10 دانەی معلقن زوزووە گۆڕدەن، 5 دانەی دائمە ئەمریکا، رووسیا، ئینگلیس، فەڕەنسا و چین. وەختیان باڵانسانە تەغییرکە وڵاتانی تریش داوای هێزەکەن. پێویستە کورد لێکۆڵینەوەیەکی زانستی بۆ ئەم شتانە بێ. ئێمە پرۆژەمان هەم بۆ ئێستا بێ، هەم بۆ 2030 2040 2050 پێویستە لەسەری قسە بکەین، تەنانەت پارچەکانیش استراتیژی خۆیانیان بێ. وەک کورد بە گشتی شەروە پێویستە دانیشگاکانی باشوور ڕۆژاوا ئیسەدانیشن کۆبوونەوە بگرن لەسەر چ شتێک تیشک خەنەسەر چ شتێک کە زانست لە کوردستان زیاتر بێت تاو کاتە بتوانین لە ڕێوە تەکنۆلۆژی و تاسی داین. تەنانەت سەر مەسایلی سەربازی دروستە ئێستا فڕۆکەشتی تایبەتمان پێ نافرۆشن، بەڵام پێویستە لێکۆڵینەوەکەین کە ئایا هێزی سەربازی کوردستان وابەستە بە ئەمریکا بێ، رووسیا، چین یا چ بکەین، چ شتێکمان پێویستە کارکەین لەسەریەوە، دانشگا دانێن، دانشگای سەربازی ئەمانە پێویستە کاری لەسەرکەین. ئەم بەحسی حیزبی و شتێش خۆشە، بەڵام ئەوەڵ کوردستان جا حیزب جا بەرژەوەندی شخصی، بەڵام بەداخەوە لەناو ئێمە ئەوەڵ شخصی حیزبی جا کوردستان. ئەم مەسایلانە وڵەدەین داهاتوو شیکەینەوە. ڕێز و حرمەت مەسبوتان، سپاس کاتناندانا سەرکەوتوو.